بۆیە چارەسەری گەڕانەوەیە بۆ لای خوا وا مەزانن بێ سەبەب و بێ هۆکار ئێمە وامان بەسەر هات قەیرانی داراییمان بەسەر هات پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسەلام دەفەرمێت لە حەدیثێکدا خەمس بخەمس 5 خەسڵەت و تاوان هەیە لە ناو میلەتدا هەبێ خوای گەورە 5 عقوبەی گەورەیان توش دەکات با بزانین چین وما منعوا زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء زكاة ندەی خوای گەورە بەرەکەت لە ڕزق و ڕۆزیماندا ناهێڵێت بەرەکەت لە ڕزق و ڕۆزیماندا ناهێڵێت وما أوفوا الكيل والميزان وما نقصوا المكيال والميزان إلا ابتلوا بشدة المؤونة وجور السلطان خوای پەروەردگار ئەگەر بێت و ئەو میلەتە لە ناو خۆیدا لە کڕینی لە فرۆشتنی لە معامەلەکردنی خیانەت بکات و غەدر بکات و عەدالەتی نەبێت میلەت خوای گەورە چیان بەسەردا دەکات القحط خوای گەورە برسێتیان بەسەردا دێنێت یەک وشدة المؤونة برسێتی وشکانی و هەروەها وجور السلطان دەسەڵاتێک دەکاتە حاکم بەسەرتەوە کە زوڵمت لێ بکات بۆ چکە خۆت زوڵم دەکەی لەو ڕۆژانەدا کۆمەڵە دکتۆر هاتنە لاموتیان مامۆستا اتفاقێک دروست بە لە بینی کابرای دکتۆر و لە بینی سەیدەلانیەکەدا دەڵێ کاتێک من نەخۆشت بۆ دەنێرم نسبەتی لە 100 دەم بدەیە سەیری ئەو زوڵمەکە لە چینی دکتۆرەکاندا کاتێک من نەخۆش بۆ تۆ دەنێرم عیلاجەکە لای تۆ بیکڕێ بۆ شەریکەی دەرمانەکان کە لە 100 دەی بدەیتە من لە 120 بدەیتە من حەقی نییە ئەو دەرمانی ئەو شەریکەی ئەو سەیدەلیە ناجح یا ناجح نییە نەخۆش چی بەسەر دێ چی بەسەر نایە مهم دکتۆر شەریکە لەگەڵ سەیدەلانی نسبەتی لە 100 بدەی بداتێ بۆیە کە چوتە لای دکتۆر یەکسەر دەزانی بۆ لای کام سەیدەلیە بەڕەت دەکات دیارە شتەکە قەزیەکە دیارە ناژڵێن هەموو دکتۆرەکان لەگەڵ ڕێزماندا بۆ دکتۆری باش ئەوە لە چینی دکتۆردا زوڵم وستەم هەیە لە عملیاتی ناوێت تۆ دەبێ عملیات کرێ بەڵام لە ئەهلیەکە بیکەین لە چینی محامیدا ناحەقت بۆ دەکا بە حەق و حەقت بۆ دەکا بە ناحەق لە چینی مامۆسادا وەکو پێویست دەرز ناڵێتەوە و حەق ناڵێ بە خەڵکدا جا پێداوەرە چین بە چین تا دەچیتە لای تەماتە فرۆشێک بزانێت چەند زوڵم و چەند گەندەڵی و چەند ناڕەوایی هەیە لەگەڵ ئەوەشدا کاکە بۆ زروفمان وایە بۆ ئێمە دەسەڵاتەکەمان قل هو من عندي أنفسكم ما شاء الله ملەتێکی ئەوەندە بە تەقواین هەر چینێک کە تۆ لێی بکۆڵیتەوە کۆمەڵی غەش و خیانەتی تێدایە وا مەزانە بێ حیکمەتە خوای پەروەردگار ئەو نەهامەتیەمان بەسەردێنێ لە قورئاندا پەروەردگار بۆمان باسی قەریەیەک دەکات ضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان گوندێک شارێک وڵاتێک خوای گەورە دەفەرمێ لە ئەمن و ئیسراحەت و ئاسایشدا بوو ئەوە ئەمن و ئاسایش يأتيها رزقها رغدا ڕزقەکەی بۆی دەهات لە هەموو لایەکە و ڕزق ڕۆزی بۆ دەهات بەڵام فكفرت بأنعم الله كفراني نعمتي خوایان کرد و شکری نعمتی خوای گەورەیان نەکرد فأذاقها الله لباس الجوع والخوف خوای گەورە چی لێکردن لە عقوبەدا تۆ شکرانی نعمتی خوا ناکەی خوای گەورە پۆشاکی ترس لە جیاتی ئەمن و ئاسایش ئەمن و ئاسایش نەما لە وڵاتدا والخوف والجوع و هەروەها برسێتیشی توش کردن بۆ شکری نعمتی خوایان نەکرد هەرچی ڕاست دەبێتەوە بێئەدەبی بەرامبەر دینی خوا دەکا بێئەدەبی بەرامبەر حەدیث دەکا بەرامبەر قورئان دەکا نعمەتەکە ناگەڕێنەوە بۆ خوای پەروەردگار دەشمانەوە کاکە بۆ وامان لێ دێ کاکە با بگەڕێنەوە لای خوا سەلەفیەکان ئەو حەقیقەتە بۆ خەڵک ڕوون دەکەنەوە کاکە هەمومان هەڵەمان هەیە با تۆبە بکەین لولا وليد راس دبنو كاكا تو چیتە دیفاع لە حکومەت دەکەی نە والله هەموو مشکلەکەمان فلانە کەسە فلانە کەس لا بین فلانی تردا بنین وڵاتەکەمان دەبێتە سەردەمی محەممەدی مەهدی و هیچ کێشەمان نامێنێ بەخوا تۆ لێی حاڵینی سەرە و بن لە شتەکان تێگەیشتووی یاوەیە خۆت دەتەوێ منسەبت دەستکەی و جا خوێنی خەڵک دەڕژێ کێشە نییە ئەو خەڵکە هەموو بکەیتە قوربانی بۆی جەنابەت بچیتە سەر حکم یا ئەوەت دەوێ یا زۆر نەفام و تێناگەی ئەجینا قەزیەکە بەوەی حەل نابێ کاکە یەک زاید یەک کردی بە دوو کۆتایمان پێرە چی یەک زاید یەک کردی بە دوو پێویستە بزانین خوایەکەیە خاوەنی ئێمەیە خاوەنی وڵاتەکەمانە خاوەنی خۆمانە ئەگەر لە سەمع و تاعیدا نەبین و گوێڕایەڵی رب العالمین نەکەین خوای گەورە تووشی نەهامەتی گەورەتریشمان دەکات ئەمما قەزیەکان خوای گەورە لێ بەرینە دەرەوە کە ئەنەما هیچ عیلاقەی خوای گەورە بە عەبدەکانی و بە ڕزق و ڕۆزیان و بەدەسەڵاتیانەوە نییە خەڵک خۆی چی بکات چۆن چێدانێتەوە وانییە براکانم رب العالمینێکەیە کە نیزامێکی داناوە شوێنی بکەوی بەختەوەر دەبی سەربەرز دەبی شوێنی نەکەوی زەلیل و سەرشۆڕ و برسی دەبی